هەڵماتوو لەڕێی شێوانە بن لەشکر شکێنی فەردەمی مەرداتی دۆشی قورانە بۆ ڕاوی مەرگەکە پەروەردگار پشت و فەنە و پاشایەتی پەروەردگار پشت و فەنە و پاشایەتی پەروەردگار پشت و فەنە و پاشایەتی مەشغاڵ ڕەنجی سەیدی زیندانەکەم ڕۆشناییە بۆ دیدەم و بینایەتی مەشغاڵ ڕەنجی سەیدی زیندانەکەم ڕۆشناییە بۆ دیدەم و بینایەتی من بە هەموومان وانە بێ بۆمان نەبۆ وەرگرتنەوەی پێشەنگ سەرکردایەتی وەرگرتنەوەی پێشەنگ سەرکردایەتی وەرگرتنەوەی پێشەنگ سەرکردایەتی قوربانی هەڵماتوو نەڕەی شێوانە بن لەشکر شکێنی سەردەمی مەرداتی دۆشی قورانە بۆ ڕاوی مەرگەکە پەروەردگار پشت و فەنە و پاشایەتی پەروەردگار پشت و فەنە و پاشایەتی پەروەردگار پشت و فەنە و پاشایەتی الفهم والإخلاص والعمل النقي دات پروری و آسایش و بیراتی الفهم والإخلاص والعمل النقي دات پروری و آسایش و بیراتی هذه أخي أركان بيعتنا التي دوما نبا پیشنگ مرضاتي دوما نبا پیشنگ مرضاتي دوما نبا پیشنگ مرضاتي قرباني هالماتون رشاران بن لشکر شکێنی فەردەمی مەرداتی دۆشی قورانە بۆ ڕاوی مەرگەکە پەروەردگار پشت و فەنە و پاشایەتی پەروەردگار پشت و فەنە و پاشایەتی پەروەردگار پشت و فەنە و پاشایەتی بیر و باوەڕمان شادیە بۆ نێودڵان ڕەونەق ئەداتە شۆڕشی کورداتی باوەڕمان شادیە بۆ نێودڵان ڕەونەق ئەداتە شۆڕشی کورداتی هێنا دێنا درک و دڵ و بەربەستی ڕێ چۆڵاکەن بنکە و سەنگەری ئیسلامەتی چۆڵاکەن بنکە و سەنگەری ئیسلامەتی چۆڵاکەن بنکە و سەنگەری ئیسلامەتی قوربانی هەڵماتوو نەڕەی شێوانە بن لشکر شکێنی سەردەمی مەرداتی دۆشی قورانە بۆ ڕاوی مەرگەکە پەروەردگار پشت و فەنە و پاشایەتی پەروەردگار پشت و فەنە و پاشایەتی پەروەردگار پشت و فەنە و پاشایەتی